یەکێتی لەسەر هەژماری من بڕیاری دا و دەستگای ستاندەریش پەیامێک ئاراستەی سەرۆکی حیزبەکە دەکات تا دێت دۆخەکە ئاڵۆزتر دەبێت. بەغدا داواکاریەکی ئەمریکا سەبارەت بە گروپە چەکدارەکان ڕەت دەکاتەوە. بەشێک لە فەرماندەی گروپە چەکدارەکان لە ترسی هێرشی ئیسرائیل عێراقیان جێهێشتووە. وتەبێژی لیستی یەکێتی ڕایگەیاند یەکێتی بە هەموو شێوەیەک پرۆسەی بەبانکیکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە ڕێگەی هەژماری منەوە ڕەت دەکاتەوە و دەڵێت پرۆژەی تەوتین بۆ بەبانکیکردنی موچەی موچەخۆرانی هەرێم بە پەسەند دەزانین. کاروان گەزنەی وتەبێژی لیستی یەکێتی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی داوتی لەژێر بڕیارەکەی دادگای فیدراڵی یەکێتی لەگەڵ تەوتینە بۆ بەبانکیکردنی موچەی موچەخۆرانی هەرێم. لەم ڕوانگەیەشەوە تیمی یەکێتی لە حکوومەت و پەرلەمانی عێراق ڕاست پێدراون کە کاری جددی بکەن بۆ تەوتینی موچەخۆرانی هەرێم لە یەکێک لە بانکە حکوومیەکانی عێراق. جێی باسا دوێنێ دکتۆر ڕەعەد ڕەفعات سەرۆکی تیمی سکاڵاکارانی دەستگای ستاندەر لە دادگای فیدراڵی لەبارەی ڕەتکردنەوەی هەژماری من لەلایەن بافڵ تاڵەبانیەوە پەیامێکی ئاراستەی ناوبراو کرد و ڕایگەیاند ئەگەر لەگەڵ پرۆژەی هەژماری من نین فەرموون لە زۆنی سەوت دەست بە تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی سنووری زۆنی سەوز بکەن. دکتۆر ڕەعەد وتیشی بەپێی بڕیاری دادگای فیدراڵی هەر بەڕێوەبەرێک دەتوانێت لیستی موچەی فەرمانبەرانی خۆی بنێرێت بۆ بەغدا و تەوتین بکرێت. باگوێرەی پێگەی عەرەبی جەدید کە پشتی بە لێدوانی بەرپرسێکی دیاری عێراقی بەستووە ئاشکرای کردووە ئەمریکا فشارەکانی بۆ سەر حکوومەتی عێراق زیاد کردووە بۆ ڕاگررتنی هێرشە موشەکی و درۆنیەکانی گروپە چەکداریە شیعەکانی سەر بە ئێران کە لە ڕۆژئاوای ئەمبارەوە بەرەو خاکی ئیسرائیل دەستیان پێ کردووە. دەژڵێت بەغدا ئەو داواکاریەی ئەمریکای ڕەت کردوتەوە. سەرچاوەکە ئاماژەی باوە کردووە ئەمریکا لە ڕێگەی کەناڵە دیبلۆماسی و ئەمنیەکانەوە هەوڵ دەدات شار بخاتە سەر حکوومەتی عێراق بۆ ئەوەی ئەو هێرشانە بوەستێنێت کە لە ڕێگەی موشەکی کرۆز و فڕۆکەی بێفڕۆکەوانەوە دەکرێتە سەر هێزەکانی ئیسرائیل. بەڵام حکوومەتی عێراق ئەو فشارانەی ڕەت کردەوە و باسی لەوە کردووە ئەو گروپانە ڕاستەوخۆ سەر بەهێزەکانی حەشدی شەعبی نین بۆیە کۆنتڕۆڵکردنیان ئاسان نییە. باوتەی چەند سەرچاوەیەکی فەرماندەیەکی بەڵای سوپای عێراق فەرماندەکانی گروپە چەکدارەکان ئاگادار کراونەتەوە کە ئیسرائیل بەم زوانە هێرش دەکاتە سەریان دوای ئەوەی گروپە چەکدارەکانی عێراق لە ڕێگەی درۆنێکەوە لە جۆڵان 2 سەربازی ئیسرائیلیان کوشت و چەند سەربازێکیشیان بریندار کردووە. باگوێرەی ئەو سەرچاوانە کە قسەیان بۆ شەرق الەوسەط کردووە فەرماندەیەکی باڵای سەربازی سوپای عێراق بەزارەکی فەرماندەکانی گروپە چەکدارەکانی عێراقیان ئاگادار کردوتەوە کە هێرشی ئیسرائیل بۆ سەریان نزیکە و چۆنیەتی هێرشەکەشی بۆ ڕوون کردوونەتەوە. ڕۆژنامەی شەرق الەوسەدەوەی ئاشکرا کردووە بەشێک لە فەرماندەی گروپە چەکدارەکان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا عێراقیان جێهێشتووە دوای ئەوەی شەڕ لە لوبنان چڕ بۆتەوە و بە تایبەتیش کە حەسەن نەسڕوڵڵا ئەمینداری حیزبوڵڵای لوبنان لەلایەن ئیسرائیلەوە کوژراوە. ستاندەر نیوزمان پێشکەشکردن شاد و کامەرامە.